ئێستا باسی بابەتێکی دیکە دەکەین. هەندێک خەڵک هەیە دەڵێ گوێم زرینگی لێوە دێ، دەڵێ زیقی لێوە دێ، دەڵێ گوێم لە دەنگێکە زۆر ناخۆشە ئەو دەنگە، دەڵێ خشەخشێکی زۆرە. ئەمە زرینگانەوەیە. زرینگانەوە چییە؟ هۆ کار چییە؟ چۆن پێشگیری لێ بکەین نەهێڵین تووشی بین؟ چارەسەری چییە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە دکتۆر هەردی سیروان گوڵا، پزیشکی پسپۆڕی نەخۆشی و نەشتەرگەرەکانی قورگ و لووتوگوێ لە ستۆدیۆ لەگەڵمدایە. فەرموو دکتۆرگیان. بەخێر دکتۆر، حاڵ باشە؟ بفەرموو ئەوێ. کەی دەڵێین بە یەکسەر دەست پێکەین، کەی دەڵێین کەسێک تووشی زرینگانەوە بووە؟ بەڵێ زرنگانەوە واتە بوونی گیزەگیز یان سەوتێک یان خشەیەک غەڵبەغەڵبێک لە گوێچکەیە کە سەرچاوەکە لە ناو مێشکی مرۆڤەکە یان لە ناو گوێچکەی مرۆڤەکەیە. واتە من یا تۆ کەمتر یان هەست بە و دەنگە ناکەین کە نەخۆشەکە هەستی پێەکات ئیلا مەگەر کاتێک زۆر بێت دکتۆر لە ڕێی بیستۆکێکەوە کە بە گوێچکی نەخۆشەکەەوەی ئەنێ یان لە کەناڵی گوێچکە دانێت ئەمانە ئەو کاتانی کە بەرزن هەست بەوە ئەکات یاخود جۆرێکی تر لە جۆرەکانەکە هەست بەوە ئەکات زۆربەی زۆریان نەخۆشەکە هەستی پێەکات. ئەمانە لەو کاتەیە نەخۆشەکە هەراسانەکات کە لە جەوێکی بێدەنگا بێت کە ئەچێتە سەرسەرین کە ئەوێ پشوویەک بات بخەوێت لەو کاتەیە ڕادەی ئەم خشەخشە جیاوازە ئەگونجێت زۆر نزم بێت کە تەسیر نەکاتە سەر چالاکی ڕۆژانەی ئەگونجێت زۆریش بەرز بێت کە خەو ژیان و قەلەقی و تا خەمۆکی و ئەگاتە ڕادەی خۆکشتنیشی بۆ دروست بکات. باش ئێستا گوێ لەو دەنگانە دەگرین بۆی بۆ ئەوەی تۆ بیهێنەرە بەر چاوت نا بیهێنەرە بەر گوێت ڕۆژانە بەردەوام یا جاروبار گوێت لەم دەنگە بێت ئەو دەنگەش لە دەوروبەرت نییە لە نێو مێشک توێ نێو گوێچکەدایە بۆ نمونە خەوتبێتی ئەم دەنگە بە خەبەر بێنێ هەڵت بستێنێتەوە لە خەو ناخۆشە دکتۆر. بەڵێ بەتەکیید سەوتێکی ناخۆشە. ئەمە جۆرەکانن بە شێکی گشتی. جۆرەکان بەڵێ جیاواز. باشە هۆکار چییە بۆ تووشی دەبین؟ هۆکارەکان زۆرن ئەوەی کە زۆرتر باوە ئێمە ئەو لایەنانە باسەکەین کە پەیوەندیان بە گوێچکەوە هەیە بەڵام هۆکارەکانیش بە درێژتر باسەکەین بە تایبەتی ئەوانەی کەنە واقعی کۆمەڵایەتی خەڵکی ئێمەدا هەن. بڵێ ئەوەی کە زۆرتر ناسراوە خەڵک بەرکەوتنی تاکێکە یا بەرکەوتنی نەخۆشەکەیە لەگەڵ سەوتێکی بەرزە بە نمونە دارتاشێکە لەسەر مشارێک و لەسەر ئامێرێکە کە سەوتێکی بەرزی هەیە کرێکارێکە لە کارگەیەکایە میوزیشیانێکە یان گۆرانی بێژێکە لە کۆنسرتێک و لە سەوتێکی بەرزایە بەردەوام ئەم سەوتە گوێی لێبێت گەنجەکە کە ماتۆری لایە بەردەوام ئەو دەنگە بەرزە بەردەوام ئەم دەنگە بەرزە ڕۆژانە دووبارە بێتەوە لێی تەسیراتێکی زۆری هەیە و کاریمانە پارێزەریش بەکار ناهێنن پارێزەر بەکار ناهێنن باشە دواتر یەنە سەر چارەسەرەکان پارێزەرێکی گەلەوانە کە بۆ ماوەیەکی زۆر ئەم سەوتە بەردەوام بێت ئەم دەنگە بەردەوام بێت تەسیر لە دەمارەکانی بیستنەکە لە گوێچکەی ناوەیە و تێکیانەدات و ئەم غەڵبەغەڵبەیان پێ دروست دەکات. بێجگە لەمە کۆمەڵی هۆکاری تر هەیە ئەمە هۆکارە ناسراوەکە ئەمە زیاتر پێێنی بەلانە پیشەیەکەوە دەکرێت ئەمە کەسێک بێت دارتاشێکە بۆ نمونە گەنجە ئاسنگەرێکە گەنجە ئاوا ئێستا کێشەی نییە بەردەوامیش ڕۆژانە گوێی لەو دەنگە بەرزەیە بەڵام دوایی ڕەنگە تووشی بێت دوایتر هەستی پێکات. باش ئەمە یەک دوو هۆکارەکانی دیکە هۆکارەکانی تر ئەوەیە هەر هەموو نەخۆشەکانی تر ئەتوانین وا بڵێن هەموو نەخۆشەکانی کە پەیوەند بە گوێچکەون هەر لە بوونی مۆمی گوێچکەوە لە هاوکردنی گوێچکەی دەرەوە گوێچکەی ناوەڕاست دڕانی پەردەی گوێچکە تا پەککەوتنی کەناڵی ئۆستاکی واتە کەناڵی بینی گوێچکە و لووت لە پەتایەکەوە یان لە نەخۆشیەکەوە کە و کەناڵە پەکێکەوە گوێچکە ناکرێتەوە یان پەککەوتنی خانەکانی بیستن لە گوێچکەی ناوەیە نەخۆشی مینیەرس واتە بوونی زەختی
شلەیەک لەسەر گوێچکەی ناوەوە یان گرێ لە دەماری هەشتەما یان نەخۆشەکانی تری سەر و مل یان بەرکەوتن بە زەبرێک بۆ سەر و مل شکانی ئێسکی کاسەی سەر ئەمانە هەمی هۆکارن بۆ ئەوانە سەرڕای بوونی نەخۆشەکانی شەویلگە جومگەی شەویلگە بە تایبەت یان کۆمەڵێک نەخۆشی تری سیستەمیک واتە شەکرە بەرزەفشاری خوێن بەکارهێنانی کۆمەڵێک دەرمان وەکو ئەسپرین ئەو نەخۆشیان ئەو دەرمانانی کە بۆ ئازار بەکارێت ئەو دەرمانانی بۆ چارەسەری کیمیاوی بەکارێت ئەو دەرمانانی کە بۆ دژە بەکتریان وەکو گروپی گەرەمایسین و نیۆمایسین و ئەمیکاسین ئەمانە پزیشکەکانیان زۆرترەوانی کە لە تەندروستیان ئەزانن ئەمانە هۆکارەکانی ترن وەکو کەم چالاکی یا زۆر چالاکی غودە کەم خوێنی ئەمە هەنێک بوو باسمان کرد هۆکارەکان فراوانن بەڵێ ئەمە هەنێک بوو بەڵێ ئەوە ویستم پیان ژمێرم بوو زۆر بوون هۆکارەکان زۆرن ئۆکەی چۆن پێشگیری لێ بکەین ڕوونەدا کەسێک نیەتی ئێستا چۆن نەهێڵن ڕووبدا بە چارەسەرکردنی هۆکارەکان بەتەکیید بە چارەسەرکردنی هۆکارەکان و بەکارهێنانی پارێزبەندی لەوانەیە کە ئەتوانرێت بپارێزرێ و لەو سەوتە کرێکارێک لە کارگەیەکە سەوتێکی بەرزە یان کەسێکە لە شوێنێکایە ئیشەکەی وا ئەخوازێت دایمە لە سەوتێکی بەرزایە لە ژاوەژاوێکایە لە غەڵ بە غەڵبێکایە کەسێکە لەسەر جادێ و ئیشەکە دیان هێدفۆنێک بەکار ئەهێنێ بۆ ماوەیەکی زۆر بە سەوتێکی بەرز ئەمانە هەمووی هۆکارەکان بوون وەک باسمان کرد بەکارهێنانی پارێزبەندی گوێچکە بۆی ئەو دەنگەنەیەتە گوێچکت لەو کەسانەیە کە پیشەکەیان وا ئەخوازێت ئەمە یەکێکە لە خۆپارێزیەکان هۆکارێکی تریش ئەوەیە کوردی خۆمان دەڵێ کورد فشەیە دەڵێ فشەیە کە تەسیراتەکانی کە کاریگەریەکانی وای لێ کرد کە چەند شەوێک نەخەوێت ئینجا دەزانێت فشەنیە یان ئەوەیە کاریگەریەکانی کە هەستی پێ کرد کە ژیانی لێ تاڵ کرد کە بێزاری کرد و قەلەقی و خەمۆکیێکی بۆ دروست کرد ئەو کارەزانێ ئێمە لەگەڵ ئەو نەخۆشانە تعاملمان زیاتر ئەزانین ئەو حاڵەتانە چۆنە تەندروست ژیان واتە بە دوورگرتن لە هەموو ئەو حاڵەتانی کە ئەگونجێت وەکو باسمان کرد ژیانێکی تەندروستی هەبێ بە پێڕۆشتنی هەبێت دوور بکەوێتەوە لە جگەرە لە خواردەمەنی لە مادە کهولیەکان لە ژیانێکی تەندروستی هەبێت تا قەڵەو نەبێت تا دەماری خوێنی ڕق نەبێت ئەوەشم پێ بڵێ هێدفۆن چۆن کاریگەری هەیە ئەگەر بۆ ماوەیەکی زۆر بە هێدفۆن یا بیستۆک بە سەوتێکی بەرزیان بە توندیەکی سەوتی بەرز بەکاری بێنێ بۆ ڕۆژانە بەڵێ تەسیراتی هەیە و ئەگونجێت تووشی گوێزرنگانەوەی بکات اینجا بۆ هێدفۆنمان نەهێناوەتە ئێرە چکە بەرنمەیەکی تەواومان لەسەری کرد و دەتوانن بەرنمەکە لە وێبسایتی ڕووداوە ببیننەوە سەیریکەنەوە و ئێستش لەسەر شاشە دەیبینن بەشێکی بەرنمەکە کە چۆن باسی جۆرە جیاوازەکانی هێدفۆنەکانمان کرد بیستۆکەکانمان کرد چۆن باسیەوەمان کرد دەبێت لە چ ئاستێکدا دەنگ بهێڵیتەوە و بەرزتر نەبێت بۆی گوێچکەکانت لە داهاتوودا تووشی کێشە نەبێت. هێدفۆن و ئەمەش مۆبایل ئەمە دەبێت کاتێک لە چەند بەرز بێت جارێ ئەوەڵان باشتر ئەوەیە کە سەدا لە 50 خوارتر بێ یعنی ڤۆلیۆم مۆبایلەکەی ئێوە ڕقەمی هەیە احتماڵەن یا بتوان دەنگەکەی کەم و زیاد بکەن ئەسان بەخۆی زۆربەی لە مۆبایلەکان ئێستا مۆبایلی هەموو ئسمارتەکان بەخۆی پێتان دەڵێ کە ئێوە دەتوان لە ناو سێتینگەکەی ئەسان لاو ساوندەکەی کەم بکەنەوە ینی لیمیتیشنێکی بۆ دابنن حەدێکی بۆ دابنن کە بەخۆی زۆری نەکا بۆتان تو های چەندیش زۆری بکەی دەنگەکە زۆرتر لەوە نەکا کە گوێتان ئەزیێت نەبێت. باشە ئەمە با ببینین ئەمە بەس بە ئەوی ڕوون دیار بێت ئەمە تۆوای دانێ گوێ لە گۆرانیەک یا ڤیددیۆیەک دەبینیت یا گوێ لە گۆرانێک میوزیکێک دەگریت ئێستا بۆ ئەوەی ئەمە ڕوون بێت کە هێدفۆن بەکاردێنیت سەیری ئەمەکە ها لە تەنیشتەوە لە تەنیشتی چەپی مۆبایلەکەت تۆ با بڵێن دەنگەکە زیاد دەکەی ئەمەیان سپیە دەیبینن سپیە واتە ئێستا لە ڕێژە یان لە سنووری ئاسایی دەنگەکەداین بێت کە دەچیتە بانتر بەخۆی سوور دەبێت یعنی بیبینن باشە
یعنی ئەوە خەتەرە ئێستا سوور بوو. زۆرتر ئیسفادێ مەکەن یعنی دەبێ حتمما خوارتر لەوە بێت چونکە ئەگەر زۆرتر لەوە بێت جیاوازەکە ببینین ئەمە ببوورە دکتۆرە ئەمە ئێستا سپیە بەس بۆی ئەمە ڕوون بێت ئەمە سپیە یەک دانە دەیبینە سەرەوە سوور دەبێت ئەمە سپی ئەمە سوور لێرە ئاساییە لێرە ئاسایی نییە اینجا ئەوە کە ئاسایە لەوێندەریش ئەوەی نییە کە حتمما دەتوانن ینی لەوێ ئیسفادێ بکەن چونکە ئێوە حسب ئەوەی کە چەند ساعات ینی چەند کات ئیسفادێ دەکەن ئەگەر دەزانن کە زۆر ئیسفادێ دەکەن دەبێ هەر لە زۆر ئیسفادێ دەکەن ینی زۆر بەکاری دەهێنن زۆر بەکاری دێنن دەبێت حتمما لە خوارترۆ بێت چون ئەگەر ماوەیەکی زۆر ئیسفادێ دەکەن لەسەری بێ ینی لە حەدی ئەو ڕێدلاینە بێت دیسان هەرگوێتان ئەزیێت دەبێت ئێستا مۆدێڵە جاران من لە دەرەوە زۆر دەمدیت ئێستا لە کوردستان زۆر دەیبینم کە گەنجێکە و هێدفۆنی داناوە و دەڕوات بەڕێگەدا بۆ نمونە یا منداڵێکە لە دواوی ئۆتۆمبیلی ماڵەوەیە دایک و باوکی لە پێشەوە نوشتە دوایە و هێدفۆنی داناوە و گوێ لە میوزیک لە گۆرانی لە فیلمێک ئەمە ئێستا زۆر باوە ئەمە لە داهاتوودا هۆکار دەبێت بۆ زیاتربوونی ئەم کێشانە بەڵێ ئەگەر ئەوەندە زۆر بێت کە لەرەکەی لە 85 دسیبڵ زۆرتر بێت و بۆ ماوەی 8 کات ژمێر زیاتر بێت ئەمە بۆ کرێکارێک ڕاستە کە لە شوێنێکا ئیشەکات بۆ کەسێکیش کە بۆ ماوەیەکی زۆر بەو بیستۆکەوە گوێ لە هەر شتێک بێت لە میوزیکی بێت لە هەر شتێک بگرێت و بۆ ماوەیەکی زۆر بەکاری بێنێت هەر خۆی ئەزانێت کە لای ئەبات گوێچکەی ئیسراحەتەکە کە لای ئەبات هەز بەو زرنگانەوەی گوێچکەی ئەکات کە تەسیراتی بەجێشتووە هەنێکیان هەیە تەسیراتەکەی ئەوە نەک تووپڕە لەو دقەیە هەستی پێکات باش هەنیانە لە درێژخایەنە هەستی پێ چارەسەر دەبێت چارەسەربوونەکان بۆ ویزەویز یا بۆ گیزەی گوێچکە بەندە لەسەر هۆکارەکان هۆکارەکان چارەسەرکەیت هەر لە ئەوانی کە گوێچکەوە کە باسمان کرد خۆپارێزگرت لەوانە و بەکارهێنانی هەندێک دەرمانەکان کەمترین چۆنەڵی کاریگەریان هەیە بەڵام بەگەشتن بەوەی کە هۆکارەکە چییە ئایا لە ژاوەژاوەوە لە تەمەنەوە گوێچکەی کەس بووە یان کەسێکی بە ساڵات چۆمە بەستم گوێچکەی کەس بووە کۆنیشانەکانی تری هەیە کە تۆ بزانی نەخۆشیەکی تر بناسیتەوە کە یەکێک لە نیشانەکانی گیزەگیزی گوێچکەیە ئەتوانی بگەیتە چارەسەر باشە کەواتە پزیشک بە دوای هۆکارەکاندا دەگەڕێت کە زرنگانەوە هەبوو کەسێک ویزەویزی هەبوو زرنگانەوەی هەبوو ئەو دەنگە هەبوو لە گوێچکەی دەیبیست پێویستە بڕۆتە لای پزیشکی پسپۆر پزیشکی پسپۆر هۆکارەکە دیاری دەکا هۆکارەکە بڕیار دەدا کە ئایا چارەسەر دەبێت یان نە بەڵێ لە ڕێی کۆمەڵێک هێڵکاری دەماری گوێچکە هێڵکاری ئاستی بیستن لە ڕێی هەنێ جار هەیە وا پێویستە کات دکتۆرەکە کۆمەڵێک پشکنینی تیشکی بۆ بنێرێت هەنێجار پشکنینی خوێنی بۆ بنێرێت یان قسەی لەگەڵا بکات و باسی جۆری نەخۆشیەکەی بۆ بکات لە ڕێی وەرگرتنی مێژووی نەخۆشیەکەەوە بزانێت ئایا ئەم گیزەگیزویزەیە پەیوەستە بە یەکێک لە کام هۆکارانەوە کە باسمان کرد لە ڕێی چارەسەرکردنی هۆکارەکەەوە هەنێ جار هەیە بە ئاسانی هەنێ جاریش هەیە هۆکارەکەی نەزانراوە سەر ڕای هۆکارانی کە باسمان کرد نەخۆشەکە ئەبێ لەگەڵی ڕابێت هەنێجار هەیە بەداخەوە بە نەخۆشەکاڵی ئەبێت لەگەڵی ڕابێت بۆ دەماری تەسیری تازە ئەو ژاوە ئەو شتە تەسیری لە دەماری گوێچکەی کردو و ئاستی گوێچکەی دابەزانوە ئللا لە ڕێی بەکارهێنانی ماسکەرێکەوە یان بیستۆکێکەوە کە هەنێجار لە ڕێگەیەکی تری چارەسەر ئەوەیە کە تۆ غەڵبەغەڵبێکی تری بۆ دروستەکەی لە ژوورەکەیە کە وای لەکەیت گیزەکەی گوێچکەی خۆی بیر بچێتەوە بنمونە لە ژوورەکەیە غەڵبەغەڵبێکی بەڵێ وەکو بارانبارینێک بێت سەوتی شەپۆلی دەریایەک بێت یان سەرینەکەی ئێستا هەیە سەرین هەیە خۆی سپیکەری تایە شتێکی تایە کە سەوت دروستەکات ئەمە ئێستا باوە یان ژوورەکەی ئێرکۆندیشنێ فێنکەرەوەیەک موبەریدەیەک سپلیتێک داگرسێنێت و سەوتەکەی خۆی بیرەچێتەوە هەنێکە بوو جاران لە سەربان ئەخەوت بۆی خەوی لێ سەربانە خەوت ڕادوویەکی داگرسان بۆی بیری بچێتەوە ئەو باو بوو بەیەکێ لە نمونە هەنێک جار هەیە تۆ بیستۆکێکی بۆ دانی لە ڕێی پزیشکەوە بیستۆکێکی بۆ دانێت کە ئەوەی کە پێوترێت سەماعی پشتی گوێچکە یان بیستۆکی پشتی گوێچکە سەوتێک دروست دەکات کە سەوتەکەی خۆی ئەشارێت ڕوونە زۆر سپاس بۆ دکتۆر هەردی کە ئەمڕۆ لەگەڵمان بوو سپاس بە کورتی پوختی و کوردیەکی ڕەوان و جوان و زانستی بۆ ڕوونکردنەوە سپاس بۆ ئەمە دەبێت هەروەها زۆر سپاس بە ئەو بەشدار بووە جوان و قشت و شیرین و چست و چالاک و گەش و ڕووخۆشانەمان کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵماندا بوون ئەوان چێ بوون؟ کۆلێژی زانستە تەندروستیەکانی زانکۆی هەولێری پزیشکی
سوپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێ سەرکەوتوو بن تەندروست بن.